حوادثی قەلابەکان زۆرن لە عالەمە، بەڵام بە سوورەیەکی عام سەبەبە ڕئیسیەکەی خۆی ئیهمالی سایقەکەیە. بەداخەوە لای ئێمە تەماشاکەین، ئێمە بەرهەڵگرەکان سیباقەکەن لە ناو شارە. مەفروضە ئێمە مەفارزی پۆلیسمان هەبێ بە ماتۆرسیکل بخونێن لە جادەکان و مراقبەی هەموو شتێک بکەن و بە دوای ئەم مخالفانە بکەن. ئەمە هەستا دەڕۆیشت نەدەگەشتێت و لە تووڕە دەبیت شەقام هەمووی لە ناکاوە یان نا لە ناکاوە بەڵام حساب کەسەری هاتی تووشی چێن دەربیت. پابند بە یاساکانی هاتوچۆ بەڕێنمایەکانی هاتوچۆ سەر شەقامی سەد میسکەتی بە تایبەتی بەڕاستی کارەساتە ئۆتۆمبیل بەو شێوە لێ بخورێت. لای ئێمە بەداخەوە هەر کە مۆڵەتی لێخوڕین لای و نووسرا و مۆڵەتی گشتی ئیتر هەموو ئۆتۆمبیلێک لێخوڕێت. بەڕامی ترافیک ئەم جارە باس لە سەرپێچی و هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی بارهەڵگرەکان لە شەقامی 120 مەتری هەولێر دەکات. ترافیک لاڵقەی یەکەم تەنها بە جەداچوون دەکات. ئەو ڕووداوانی بارهەڵگرەکان دەیخڵخێنن وەک تەقینەوەی بۆم زیان و ئاسەوار دروست دەکات. قەبارە و زیانی ژیانی و مادیەکانیش چەند جار هێندەی ڕووداوی ئاسایی بەهۆی ئۆتۆمبیلی بچووک دەبێت. ڕووداوەکان بەهۆی زۆری سەرپێچی بەشێک لەو بارهەڵگرانە ڕوو لە زیادبوونە. هەباری زۆربوونی ئەو ڕووداوانە کە بەشێک لە بارهەڵگرەکان دروستی دەکەن، ترافیک بۆ دەداچوون بۆ دەکات. ئەو شەقامە بەیەکێک لە باشترین و ستانداردترین ڕێگاکاندا دەنرێت. ڕێگایەکی خێرای بازنەیە. ترافیک لەم بەرنامە بۆ یەکەم جار گرتەیەکی نەبینراوی ڕووداوی بارهەڵگرێک لە شەقامی 120 مەتری بڵاو دەکاتەوە. ئەو گرتەیەش تەواوی هۆکاری ئەو ڕووداوەی تێدا نیشاندراوە. ڕووداوێکی سەخت و مەترسیدار. تەنها لە ترافیک گرتی ئەو ڕووداوە مەترسیدارە نیشان دەدرێت و بە دەداچوون بۆ هۆکارەکەشی دەکرێت. دوای چەند کاتژمێر لە ڕزگارکردنی ئەو بارهەڵگرە لە ژێر و بەرزەپردە لە هەمان شوێن لە کاتی درنگانی شەودا ڕووداوی دووەم وەک بۆمب تەقینەوەیەک دروست دەکات. لێ خولەکە بویارەکە دینچێ بوو تەکسیەکە خوا دەبووە بارهەڵگرێدا لێخست مخابن و هەتەنها تیمێن ئالیێن پەیوەندیدار لەوێ دەرێ ئامادە نەبوونە ڕێک چون و هاتن هەیە دیارە ئەف کەسێک بریندار بووە وەکو هون دبینن
هەگەر ئەفکارێ من سۆما پێشان بدە خودیە تەکسیە تەکسی vê kêlekiyan vê kiliyê ev var hilgera ku diyar dibe ev var hilgera ku diyar dibe behtirî sê demijmêran e li bin vê perdê rawestiyaye asa bûye diyare ku dema saeq yan jî şofêrê vê bar hilgirê çûnohatin dikiriye pêra asa bûye dibin perda behtirî sê demijmêran e vê kiliyê teksiyekê xwe di wê bar hilgirê de lê xist. ئەو ڕووداوەش لەو کاتە پەیامنێری کوردستان 24 سەرقاڵی ڕووماڵی ڕووداوی یەکەمی بارهەڵگرەکە بوو کەچی لە بێگایی شۆفێرێک خۆی دەکێشێت بەناو خەڵک و ئۆتۆمۆبیلەکانی تیمی ڕزگارکردن. والله ياك لفريسي لنا بس ستوب منها ستوب وثائقي الحمد لله علي ده هاتم ستوب قلت ستوبي نقرت برا ستوبي نقرت سلامت فرض وقت دبني خودي تاكسي دبجه من ستوب كري بريك دا قرتيه يوم هم ديار قرشيك درست بو برتقريك درست بون ترافیک سەبارەت بە هۆکاری زۆری و ڕووداوانە کە بارهەڵگرەکان دروستی دەکەن دەچێتە لای شارەزایەکی هاتوچۆ دەمانەوێت بزانین بۆچی ئەم ڕووداوانە ڕوودەدەن و کەمتر خەم چیە و بەرپرسیارەتی لە ئەستۆی کێدایە لە ئەنجامدانی ئەو هەڵانەی دەکرێت. ئەو ڕووداوە کارەساتێکم کارەساتێکی بینم برایەکی شوفێری گەڵابەیە بەڵام من دڵنیامی خۆی لە هەموو وڵاتان تەسنیفی مۆڵەتی لێخوڕین دەکرێت ئەوەی کە شارەزایی لە لێخوڕینی گەڵابانە بێ نابێ مۆڵەتی لێخوڕینی بدرێتێ ئەبێ ئەو مۆڵەتی لێخوڕینە تایبەت بێ بە ئەو گەڵابە یاخو ئەو لۆریەی کە ئەم شوفێرە بەکاری دێنێن بەڵام لای ئێمە بەداخەوە هەر کە مۆڵەتی لێخوڕیندا و نووسرا و مۆڵەتی گشتی ئیتر هەموو ئۆتۆمبیلێک لێخوڕێ ئەمە بە هیچ شێوەیەک مەقبول نییە ئەبێت تەسنیف کرێ مۆڵەتی لێخوڕین دوای ئەوە بەنسبەت ئەو ڕووداوە نەخوازراوە ئەم برای شوفێرە دیارە هەر شارەزایی نەبووە لە لێخوڕینی گەڵابە و دوای ئەوە ئەو ڕێژەی کە ئێمە دیاریمان کردووە بە هەندەسەی هاتوتۆ دیاری کردووە بۆ لێخوڕین بەداخەوە من لە بەرچاوی خۆم و لە بەرچاوی سەرجەم هاوڵاتیان ئەم گەڵابانە یاخو هەندێک شوفێری کرد تەجاوازی ئەو ڕێژی تیژڕەوی ئەکەن کە ئەوەش هۆکارێکە. داخوڕینی خێرا و بەزاندنی ڕێڕەوی دیاریکرا و مانۆڕی مەترسیدار کێشە و گرفت بۆ شەقام دروست دەکەن. ئەم برای شوفێرە لە وەختێکا کە سواری گەڵابەکەی ئەبێ گەڵابەکەی بپشکنێت نەک هەر تەنها ئەوە هەموو شوفێرێک ئەبێت لە کاتێکە دەیەوێت ئۆتۆمبیلەکەی جوڕە پێ بکە ئەبێ لە هەموو ڕێکۆبی پشکنێ بۆ ئەوەی خەلەلیتیانە بە زیارە ئەم برای شوفێرە هەر شوفێری گەڵابە نییە بە زۆرەمەری سواری ئەو گەڵابەیە بووە و ئەو جیهازی بەرزبوونەوەیە حتمما خەلەلی تیا بووە ئەگەر پشکنینی بۆ بکردایە تووشی ئەو ڕووداوە نەخوازراوە نەبوو بەداخەوە ئەو فردانی کە حکوومەتی هەرێم دروستی کردووە مکلیفە بۆ تەکلیفێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێم کراوە فردانە بۆ شارستانیەتی پێوە دیارە بۆ هەمومانە ئەبێ هەمومان پارێزگاری لە شەقامەکانیش بکەین و لەو بەرزە پردانش بکەین بەڵام بەداخەوە ئەم برا شوفێرە ئەم ڕووداوەی کە ڕووی داوە من بە سەیر و سەمەرەیە بینم ئەم دوای ئۆتۆمبیلە کە بەرز بۆ تۆ ئایا ئاوێنی نییە ئایا ئەم برا شوفێرە نووسووە یا هەر بایەخی بە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەی نەداوە گوێی نەداوەتی ئیهمالی کردو ئەگیرە خۆ هەردوو ئاوێنی لای ڕاست و چەم دیاری دەکات ئەگەر هەر شتێک لە دواوە کە برای شوفێر ئەبێ زۆر مسەیتر بێ لەسەر ئاوێنە کاریگەری خۆی هەیە بۆ هەر بۆ لێخوڕینی شوفێر بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل لەلایەن شوفێرەکانەوە بەڵام دیارە ئەم برا شوفێرە خۆی تایبەت نەبووە بە لێخوڕینی گەڵابە و شوفێرێکی تەواویش نەبووە کە لە ئاستی ئەو مەسئولیەتە گەورا بێت کە بەسەری گەڵابە وەکو هیچ شتێکیکە نییە قورسایەکی زۆری هەیە
من بەداخەوە داوا لە سەردەم ئەو شوفێرانەکەم کە مامەلە بە گەڵابە ئەکەن ئەبێ زۆر هوشیارانەمان بە تایبەتی ئەو گەڵابانی کە دوواکەیان هەڵەسێ و بارەکەی لێ ئەڕێنن ئەبێ زۆر هوشیار بن سەیری ئاوێنەکان بکەن نەک خەلەلێک لە بەرزبوون لە جیهازی بەرزبوونەوەکە دروست بێ چونکە ئەوە ئەگەر بەو شێوەیە نەبوایە ئەو خوازێک گەر لێ هاتوو نەبێت و لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو نەبێت ناتوانێت بچێتە سەر شەقام ئەوەی کە لە بارهەڵگرەکانی ژەبێنێت بۆ بەشێک بۆ ڕەفتاری شۆفێر دەگەڕێتەوە بەشێکی ترە و شۆفێرانە زۆربیان خەڵکی بیانین و بەشێک لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق پێی داهات و چۆ دەکەن و ئەوان پابەندین ئەو کەسانێک کە بارهەڵگر یامرێن لۆری کە سارەی ئەو نەها ساران لێ دەخۆڕن مۆڵەتێکی شتیان پێ دەدەین تەبێ مەرجەکانی دەبی هاوڵاتی هەرێمی کوردستان بیتن تەمەن لە سەر 20 ساڵ بیتن ئاسایی دێتە بەشی مۆڵەت لێرانە ئیستیمارەی پێ دەدەین لە پاشان فەحسی ساوی دەکاتن دوای ئەوە ئیمتحاناتی ئیشارە میکانیش دەکاتن لە پاشان ئیمتحاناتی ڕقم هەشتی دەکاو و لە پاش ئیمتحانی ڕقم هەشت ئیمتحانی ڕەمپەی دەکاتن و ئاسایی مۆڵەتەشی ئاسایی پێ دەدەن و دەبتە شوفێرێکی بار هەڵگر تەبێ ئی سەرپێچی نەک لە بار هەڵگر لە برێن سیارەی بچووکیش دەگەڕێتەوە سەر ڕەفتاری ئەو شوفێرەی کە مۆڵەت برێن شوفێری دەکاتن دەبی شوفێر ئاسایی سێ مەرجی تێداوی هەر بە کۆمەڵمان دەزانین یەک لەوانە کە ڕەفتاری خۆیتی دەبی زۆر بە شێوەیەکی جوان و دروست بە پێی ڕێنماییەکانی هاتووە ڕەفتاری خۆی بکاتن ئەگەر نەیکاتن دەگەڕێتەوە سەر ئەخلاقیات و شێوە ڕەفتاری خۆی بە پێچەوانەوە هەر هاوڵاتێک ئەگەر بێتن مۆڵەت شوفێری دەبینتن ئێمە بە باشترین شێوە تاقی دەکەینەوە لە تاقیدەوەکانی ئێمە دەرنەچیتن ناتوانین مۆڵەتی پێ بدەین تەبێ ئەوەی کە دێتن لە تاقیدەوەکانی مە دەربستن تەبێ شوفێرشی باشە بارهەڵگرەکان بە هەموو جۆر و قەبارەیانەوە وەک ئامرازێکی گواستنەوە بەشێکن لە سیستمی هاتوچۆ لەوە سیستماوانیش مەرج و ڕێنمایەکانی هاتوچۆ ڕێکیان دەخات و سنوور بۆ لێخوڕین و مانۆڕەکانیان دادەنرێت بەهۆی قورسی و گەورەی و مەترسیداریان لە کاتی ڕۆیشتن بەڵام زۆر جارەوە ڕێنماییانە لەلایەن سەرکردایەتیە و بارهەڵگرانەوە
تەجاوزش نەکا بار هەڵگر لەسەر ئەم جادەیە مەفروزە هیچ تەجاوز نەکە هەر لەسەر لەینی هەشتاکە بڕوە تا جادەکە تەواو بێ زۆریان هێن بۆ ئەم لاینە لەگەڵ ئەم لاینە ئەمەش غەڵەتە و مخالفە بۆ تعلیماتی لێخۆڕین لەسەر جادەی سەریع حەوادثی قەلابەکان زۆرن لە عالەمە بەڵام بە سوورەیەکی عام سەبەبە ڕئیسیەکەی خۆی ئیهمالی سایقەکەیە مەفروزە ئەو بار هەڵگرە قەلابەکان مەفروزە سایقەکە پێش ئەوەی سواری سیارەکەی بێ تەکید کە قەلابەکە گەڕاوەتەوە بۆ جێگای خۆی و قفڵشی تایە قفڵشی بکە اینجا سواری سیارەکە بە بەڵام لای ئێمە بەداخەوە لە عەجەلە ئەم شتانە ناکرێ و احتیمام نادرێ پێی و خطوڕەتیشی زۆر زۆرە و حلش بۆ ئەوە وابزانم ئێستا خاستن لە سیارە تازەکان لە بارهەڵگرە تازەکان پەیا بووە کە جیهازێکی ئینزار هەیە لە ناو کابینەی سیارەکە کە ئەگەر چی دەرگایەک یان چی جوزئێک لە سیارەکە تشکیلی خەتەرەکە لەسەر سیاقەتەکە جیهازێکی ئینزار لێدرێ بەڵام دیارە ئەم سایقە احتیمامی نەیەوە بە هیچ شتێکەوە بۆ ئەمەیە ئەم حادیسەی کردووە سەرپێچی زۆرە لە 120ەکە سەبەبی ڕئیسیەکەی ئەوەیە کە سایقی شۆفێری بارهەڵگرەکان خۆیان لە ئەساسە تەهیئە کراون مۆڵەتیان دراوە پێیان بەبێ ئەوەی کە نیظامێکی دەقیق هەبێ من کە دیراسەتی مۆڵەتدانی زۆر دەوڵەتم کردووە تەماشایەکەم مۆڵەتدانی خاستن شوفێری بارهەڵگر و شوفێری سیارە گەورەکان و پاسی نەفەر هەڵگر ئەوانە احتیاجیان بە دەوراتێکی زۆرە ئەگا بۆ ساڵێک اینجا دوای ئەوە مۆڵەتیانە دەنێ بەداخەوە لای ئێمە کە عمری ئەبێ بە 20 ساڵ بەبێ ئەوەی داخلی هیچ دەورەیەک بێ یەکسەر مۆڵەتەکەی تەحویلە کرێ لە خصوصیەوە بۆ عمومی و هەموو شتێک تەواوە بێ ئیتر سیاقەتەکە بە کەیفی خۆی ئەوەیە کە حەوادث زۆرە بێ حەوادثی خەتیرە ئێمە گەرستا ئیحسایات ئەمە بکەین هەموو حەوادثی خەتیری بارهەڵگرەکان سەبەبین سەبەبی ڕئیسیەکان بارهەڵگرەکانن ئێمە ئەگەر مەسئلەی تەحدیدی کەم تەرخەمی بکەین من دائما کەم تەرخیمەکە دانانێم لەسەر سایقەکە لەسەر کێیە لەسەر نیزامەکەیە ئێمە نیزامی وەرگرتنی مۆڵەتی شۆفێری لا ئێمە احتیاجی بە عادەیەکی نەزەری شاملە بۆمەیە ئەگەر ئەوە نەکرێ وابزانم ئێمە هەر مەشاکلمان ئەمێنێ چونکە شۆفێر ئینسانە و ئینسان معڕەزە هەموو ئینسانێک سلوکێکی مختلفی هەیە و معڕەزە بۆ غەڵەت بەڵام ئێمە ئەگەر سیستەمێکی مەزبوط داینین ئەو سیستەمە شتەکانمان بۆ ڕێکەکە
لە ناو شار تعلیماتێکی زۆر مشدد هەیە ئەساسن لە ناو شار بارهەڵگری گەورە ساعاتی محددی هەیە بۆ دخول بۆ ناو شار هەموو جادەیەکی ناو شار سرعەتێکی معەنی هەیە بۆ بارهەڵگر بە سوورەیەکی عام لە ناو شار بارهەڵگر نابێت تەجاوزی سیارەیەکی تر بکە بەداخەوە لای ئێمە تەماشاکەین ئێمە بارهەڵگرەکان سیباقەکەن لە ناو شارە ئەم شتانەمە هەیە بۆ ئەمە مەسئلەکە نظامەکەیە و تعلیماتەکەیە و دوای ئەوەش کە ئەوە مهمترە متابعە و تدقیقی ئەو نظامە تدقیق ئەمە ئەکرێ تطبیق ئەکرێیان نا ئەوەش بە پۆلیس ئەکرێ پۆلیس طبیعی پۆلیسی سابت نە مەفروزە ئێمە مەفارزی پۆلیسمان هەبێ بە ماتۆرسیکل بخونێن لە جادەکان و مراقبەی هەموو شتێک بکەن و بە دوای ئەم مخالفانە بگەڕێن. مۆڵەت لە هاتوچۆی هەولێر لە کۆی 4,000 سەردانی کرد لە یەک ڕۆژدا کە ئەو ڕۆژە مامەڵیان تاو کراوە 43 مۆڵەتی گشتی درراوە. بە پێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی 11 مانگی ڕابردووی ساڵی 2020 2700 ڕوودا ڕوویان داوە کە 409 هاوڵاتی ژیانیان لەدەست داوە زیاتر لە 4000 هاوڵاتی بریندار بوون. ئەم ڕووداوانەش بەشێکی بەهۆی بارهەڵگرەکان ڕوویان داوە کە ژمارەی ئۆتۆمبیلی بارهەڵگر زیاتر لە 41,000 دەبێت. لاڵقەی دووەم لە هەفتەی داهاتوو هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆ بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران نیشان دەدات لەگەڵ لێپرسینەوە لەسەر پێچی کارە.